ئێمە داگیرکاری دەوڵەتی تورکیا شتێکی نوێ نەبوو بەتابەت بۆ ئەم جارە لە ماوەی ڕابردووش تورکیا بە هەموو جۆرێک چ لە ڕێگای فڕۆکەی بێفڕۆکەوان هێرشیە ئاسمانی چ لە ڕێگای زەمینی لە ڕێگای هەواڵگیری و بەدەیان زۆر ئاسیمیلاسیۆنکردنی کەلچور و زمان و دابوونەریتی کۆمەڵگای باشووری کوردستان بۆ گرە بە هەر چار پارچەی کوردستان تورکیا بەردەوام بۆ لە دوژمنایەتی کردنی کوردەکان ئەوەی کە جێگای دڵخۆشیە ئێمە دەبینین هێزێکی شۆڕژگێر و بە تایبەت ئەمڕۆ لە گۆڕپانی سیاسی و گۆڕپانی سەربازی لە چوار پارچەی کوردستان بەرگری لە ناسنامە بەرگری لە زمان و کەلچوری کورد دەکاتن ئەویش پەکەکەیە ئێمە دەبینین ئەمڕۆ پەکەکەیە لە بەرامبەر داگیرکاری تورکیا لە گۆڕەپانەکە تێکۆشانێکی سەربازی پێش دەخاتن و لەگەڵ ئەوەشدا هێزولایەنە سیاسەکانی باشووری کوردستان ئەوانەی کە لە دەرەوەی دەسەڵاتن هەڵوێستیان زۆر ڕوون بۆ لە بەرامبەر داگیرکاری تورکیا چۆن ئێمە دەبێت شتێک لە بەرچاو بگرین ئەویش ئەوەیە تورکیا داگیرکارە تورکیا دام بمافی گەلی کوردانانێ لە باکووری کوردستان بۆیە ناکرێمە بە زمانی گوڵ مامەڵە لەگەڵ داگیرکاری تورکیا بکەین بە بەردەوام لە مێژووی نەتەوەکەماندا چەندە هێلی تێکۆشانی بەرگری و بەرخۆدان هێلی نەتەوەیی خۆی پێشخستووە لە بەرامبەریشدا هێلی خیانەت هێلی سەرشۆڕی هێری تەسلیم بوون بە یەکەوە ڕۆیشتون ئەمڕۆ دەبینین تورکەکان خۆیان باستەوە دەکەن دۆستەکانیان لە باکووری عراق هەرچەند کە ناوی هەرێمی کوردستان و باشووری کوردستانیش نایێن دەڵێن باکووری عراق یارمەتیمان دەدەن ئێمە ئەوانمان تاوانبار نەکردبەوەی کە یارمەتی دەوڵەتی داگیرکاری تورکیا دەدەین من پرسیارێک لە نازانم لە توی بکەمیان لە خۆمیان بە لەو خەڵکی بکەین بۆچی حکوومەتی هەرێم بێدەنگا دەوڵەتێکی دراوسێ هاتوتە ناو خاکەکەت هەر بیانوێکی بەدەستەوە بێتن تۆ سیادەی خۆت هەیە بۆچی بێدەنجی دەڵێت چەپلە بەدەستێک لێ نادرێتن ئەو هێزە سیاسیانەی کە بە بەردەوام لە مێژووی باشووری کوردستان بە بەردەوام لە شەڕی ناوە خۆدابوونە ئەنجامەکەی دیار بوو تەنا کوڕی هەژار کوڕی فەقیر تێچوو هەزاران خەڵک بە کوشتن چوو بەبێ ئەوەی هیچ ئەنجامێک بەدەست بخەیت ئەمڕۆ ئەگەر جارێکتر لە نێوان هێزە سیاسەکان لە نێوان هێزە دەسەڵاتدارەکان شەڕ و پێکدادان شەڕێکی ناوە خۆی دروست ببێتەوە سەرنجام ماڵوێرانەکە هەر بۆ گەلەکەمان دەمێنێتەوە من وەکو خۆم بە هەموو جۆرێک دش بە شەڕی ناوە خۆم و پێویستیشە بەس ئێمە دەبینین لە مای ڕابردوو پارتی زۆرترین گێچەڵی شەڕی بە پەکەکە کردووە چ لە شەنگال چ لە ناوچە سنووریەکانی بادینان چ لە ناوچە سنووریەکانی با بڵێن ڕۆژهەڵات و باشووری کوردستانیش گرینگە بە هێزە سیاسیەکان ئەوانەی تریش هەڵوێستێک نیشان بدەن کە ڕێگیری بکەن لە شەڕی کورد بە کورد بە تاکید ئەرچی هەموو تاکێکی بە شەرەفێم نیشتیمانەیە خاچی وڵاتەکەی داگیر دەکرێت خاچی وڵاتەکەی تۆ باران دەکرێت ژێرخانی ئابووری دەسووتێندرێ زەرەری گیانی هەیە هاوڵاتیانی گوندەکان هەراسانن گەریلا بە شەرەفەکانی ئەم نیشتیمانە کە پشتێنەی ئەمنی و پاراستنی قەندیل و هەرێمی کوردستانن شەید دەکرێن و لە باکووری کوردستان دەرفەتی سیاسیان نادەنێ لە باکووری کوردستان مافی ئازادیان نادەنێ مافی نەتەوایەتیان نادەنێ دێن لە قەندیل بە دوایانەوە و شەیدیان دەکەن کەواتە ئەرکێکی ئەخلاقیە نیشتیمانیە ئینسانیە و ئاینیشە بە هەمومان بوەستینەوە بەڕووی هەموو ئەو داگیرکاریانەی کە دەوڵەتی تورکیا دەیکا دەوڵەتانی دیکەی ئیقلیمی ئیران تۆبارانی هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت دەکا تورکیا ڕۆژانە گوندەکان و ڕەز و باخی هاوڵاتیان دەسووتێنی گەڕیرا شەید دەکا ینی بە کوردەکەی دۆخەچی ناتەبیعی دروستکردێ لە هەرێمی کوردستان کە لە ڕووی پرەنسیبی نێودەوڵەتیش پێشێری سەروەری خاچی عێراقا کە ئەمە کارێکی نایاسایی ناخلاقیە و احترامی سنووری هاوسەکانی ناگرێ هەموو ئەوەی هەیە کە تورکیا دەیکا پێشێری سنووری وڵاتانە و تەحەداشە بەسەر خەڵکی مەدەنی ئێمە مەبدەئیان دژی هەموو ئەوەین دژی هەموو ئەو کەسانین کە کەم تا زۆر دەستچێشی بۆ داگیرکرد بکەن نۆکەرایەتی پیشەی ئینسانی مەرد و خاوەن مەبدە و خاوەن نیشتیمان نییە بۆی ئەوانەی نۆکەری بێگانن هەمیشە ڕوڕەش و مێژوش ڕەحم بە کەس ناکە